بێگومان ڕەوشت و بەهاباڵەکانی کۆمەلگا یەکێکن لەو بابەتانەی کە ئەگەر لە کۆمەلگەیەکدا بماڵدرێت بێگومان کۆمەلگەیەکی بێ پێ ئاژاوەچی وەروەها بە سەروبەری لێ دەردەچێت بەڵام کاتێک کە بەها کۆمەڵایەتەکان و وەروەها بەهاباڵەکانی کۆمەلگا و ڕۆشتە جوانەکان باڵا دەست بوون بێگومان ئەو کۆمەلگەیەکی پێشکەوتو ئەبێت و کۆمەلگەیەک دەبێت کە جوانەکانی دەرئەکەوێت و یەکێک لەو بابەتانەی کە ڕۆڵێکی گرنگی هەیە لەم نێوەندەدا لە پاراستنی بەهاباڵەکانی کۆمەلگا و بەهانەی کە لەناو خەڵکدا ڕێزلێگیراون و گرنگی پێ ئەدرێت ئەویش میدیاکان ڕۆڵێکی گرنگیان هەیە لە گواستنەوەی ئەو ڕووداوانەی کە ڕوو ئەدەن بە شێوازەیە کە کاریگەری نەبێت لەسەر ڕەوشتی کۆمەلگا لەسەر بەهاباڵەکانی کۆمەلگا بێگومان لە ئێستادا کۆمەڵێک میدیای زۆر هەیە کۆمەڵێک دەستگای زۆر هەیە کۆمەڵێک دیژیتال میدیای زۆر هەیە کە کاریان گواستنەوەی ڕووداوەکان و هەواڵەکانە بەڵام ئایا ئەم ڕوودا و هەواڵانە بەر چ شێوازێک دەگوازێنەوە بە شێوازێک کە ئەوەی خۆیان دەیانەوێت و بە شێوازێکی ڕاستەوخۆ تەنها ڕووداوەکان دەگوازنەوە یاخود بە شێوازێک کە بەهاباڵەکانی کۆمەلگا و هەروە ئەو ڕەوشتانی لەناو کۆمەلگای کوردیدا بە تایبەتی بوونی هەیە ڕێزلێگیراون و ڕەچاوی ئەم بابەتە دەکەن ئەمە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بە میوانداری دکتۆر یاحیا عومەر ڕێشاوی مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆ لەگەڵماندا سەلامەت بی کاکتۆر بەهاباڵەکان چین چۆن پێناسە دەکرێت یاخود ئەو بەهاباڵانی کە لە کۆمەلگای ئێمەدا زۆر گرنگی پێ ئەدرێن چین بەناوی خۆی گەورە زۆر سپاس بەیانی بەڕێستان باش و بەیانی بینەرانی زۆر بەخێر باش لە ڕاستیە بەها بەشێکە لە بابەتێکی زۆر گرنگ لە ناو زانستی کۆمەڵناسی و لە زانستی ئەخلاقا بەها ئەو جۆرە قیەمانەیە ئەو جۆرە ڕەوشتە باڵایانەیە کە کۆمەڵگەیەک لەسەری ڕێکەکەوێ هەندێکی دروست ئەبێ و هەندێکی ڕەنگە لە شوێنی کەوە بێت و هەندێکی ڕەنگە مێژوو و ئاین و ژینگەی دەوروبەرت ئەو بەهایانە چەسپێن لە کۆمەڵگەیەکی دیاریکراوە دیارە بەپێی گۆڕانکاریەکانی سەردەم بەهاکانی گۆڕانکاریان بەسەرادێ تەکنۆلۆژیا تەسیری هەیە ئاستی خوێنەواری تەسیری هەیە گۆڕانکاریەکانی سەردەم تەسیری هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی هەموو کۆمەڵگەکان بە جیاوازی ئاینەوە بە جیاوازی زمانەوە بە جیاوازی نەتەوەکانەوە هەندێک بەها و قیەمیان هەیە کە پارێزگاری لێکرد و ئەم بەها و قیەمانە چەندێک تۆ پارێزگاری لەو بەها و قیەمانە بکەی ئەوە لەناو کۆمەڵگەکەتە ویستراوە بی و مەقبولە بی و چەندێک تۆ لادەی لەو هەم و بەهانە ڕەنگە جۆرێک لە کێشەی کۆمەڵایەتی بۆ تێکەڵبوونت بۆ کۆمەڵگەیە دروستکەی لەبەرەوە هەمومان بەتایبەتی کاتێک کۆمەڵگەیەکی ئایندارە بێ زیاتر پابەندە بێ بە بەهاکانەوە واتە ئاین کاریگەریکی گەورەی هەیە لەسەر دروستکردنی بەها و قیەمەکان ئەو بەهانی کە بەهای ڕەوشت و بەهای ژینگە پارێزی و بەهای ڕازگۆیی و چەندین بەهای ترمان هەیە کە هەر هەمووی ڕاستە بەشێکی لە کۆمەڵگەکانە لە هەموو کۆمەڵگەکانە ڕەنگە جۆرێک لە بەهاکان هەیە بەڵام ئەو کۆمەلگای ئایندارن زیاتر جەخت لەسەر بەهاکانەکەەوە بەڵێ کاکتۆر ڕۆڵی میدیای کوردی لەم نێوەندەدا لە پاراستنی بەهاباڵەکانی کۆمەلگادا چی بۆچی ئێستا دەوترێت بەرەو لاوازی چووە ئەو پەیامە خۆی ئەوەی کە بەها ئەپارێزێت تەنها میدیا نیە بەڵام ڕاستە خوێندنگە تەسیری هەیە داپخانە زانکۆکان تەسیریان هەیە دەستگای ئاینی مؤسسات لە مزگەوتەوە لە کەنیسەوە تەسیر و کاری خێزان کاریگەریان هەیە لەسەر بەها و هەتا حکوومەت و دەسەڵاتی سیاسی کاریگەری لەسەرەوەی بەهایەک بپارێز یا بەهای کاڵکاتەوە لەم نێوەندەدا دیارە میدیا و دەستگاکانی ڕاگەاندن زۆرترین کاریگەریان هەیە لەسەرەوەی بەهاکان بپارێزن واتە ئەگەر میدیا بە ئاراستێکی خراپە ئیش بکات بە دڵنیاییەوە بەهای خراپ بڵاو بێتەوە کاتێک کە تۆ ناوەڕۆکی میدیایەگەنی کە دوورە لە بەها و لە قیەم و لە ئەخلاقیات و لە ڕۆژی کۆمەڵگەی کوردی بدڵنیاییەوە کۆمەڵگە وەرەوە ئاقارێکی خراپە بێت خۆی میدیا بە شێوەیەکی گشتی مجموعەیە بنەما هەیە ئیشی لەسەرەکە کاتێک کە لەو بنەمایانە لا ئايات ئەو کاتە بە وەزیفەی خۆی هەڵناسێ واتە ئێمە لە ناو میدیا ئیتیک و ئەخلاقیاتمان هەیە بەرپرسیارەتیمان هەیە ئەو بابەتەمانێک کە پێوترێت میدیاوێ ڕنگدانەوەی واقعی کۆمەڵگە بێ ئەمە تەعانێکێکە لە تعریف و پێناسە زۆر جێگیرەکانی ناو کاری ڕاگەیاندن کە ئەڵێ ئەبێ ئەم هەموو میدیایەک ڕنگدانەوەی کۆمەڵگەکەی خۆی بێ واتە ناکە دەستگایکی ڕاگەیاندن لە شاری سلێمانیا کارەکات و پەخش و پەیام و ناوڕۆشی میدیایی بڵاو ئەکاتەوە بەو شێوازە ماوەڵەکە کە میدیایەک لە کەنەدا یا لە فەڕەنسا یا هەتا لە کۆریا لە یابان ماوەڵەکە ناکرێتەوە هەموو ئەو بابەتانەی کە بۆ کۆمەڵگەیەکی کە بەرهەم هێنراون تۆ ڕاستەوخۆ ئاوەردەی بکەی لێرە پەخشێکی بڵاوی بکەیتەوە لەبەرەوەی ئاگاداری بزانێ ئەم مجتەمەعی تۆ چۆن لەگەڵ قیەم و بەهاکانە مامەڵە ئەکاوە قەناعەتی بەچی هەیە ئەمە تۆخکێتەوە طبعا لێرە ئەمە نقطەیەک هەیە بڵێم میدیا معنای ئەوە نییە کە
کۆمەڵگە هەرچی بەدڵ بۆ ئەویش ئەوە بکات لێن نێوەندەدا حدێکی وەسەط هەیە واتە بێت جۆرێک هەستیارەتی بۆ دەستگا میدیایەکە بێ هەم ئیش بکات لەسەر تۆخکردنەوەی بەهاکان و گۆڕینی ڕەوشت و ئەخلاقیات و مامەڵەی کۆمەڵایەتی خەڵک واتە بەرەو ئاقارێکی باشتر بیان بە و هەم پارێزگاری بکات لەو بەهایانەی کە بەهای باشن تەمان هەندێک لە پسپۆران قسە دەسەکەن ئایا بەهای خراپمان هەیە هەندێک لەن هەیە هەندێک لەن بەها هەر خۆی وشەیەکی جوانە هەر باسی ڕەوشتە جوانەکانە بەس هەندێکیشی ڕەنگە هەندێک جار هەر نایبنین بەها نایبنین قیم بەڵام بە ئاقارێکی خراپە ڕەنگە کۆڵگە لەبەرەوە میدیا ئەرکێتی وەزیفەیەتی و ئەبێ ئەو کارە بکات کە ڕنگدانی واقعی کۆمەڵگەی خۆی بێ و لێرا وشەی ئەرک وشەی وەزیفە زۆر گرنگە بێ بە فۆکەسی بخەینە سەر و ئاگامان لێ بێ کە دەستگا ڕاگەیاندنەکان ئەرکی جۆراوجۆران لە ئەستۆیە یەکێک لەو ئەرکەکانی سەرشانیان بریتە لە پاراستنی بەها و قیمەکانی کۆمەڵگە. کاک دکتۆر خوێندنەوەی تۆ وەروەها تێڕوانی تۆ بۆ دەستگا کوردیەکان و هەروەها ئەو میدیا کوردیانەی کە هەیە لە ئێستادا چۆنە ئایا توانیویانە بەها باڵاکانی کۆمەلگاکە بپارێزن؟ ئەمە پرسیارە سەختەکانە کە لە چاپێکوتنەکانە لێمانەکرێ چونکە تەقیم و هەڵسەنگاندن بۆ میدیای کوردی کارێکی ئاسان نییە ئێستا من ناتوانم بە شێوازێکی ئەرێنی یا خوێنەرێنی قسە لەسەر مابەتەکەم بەتایبەتی کاتێک کە تۆ کاتێک تۆ لەباری بواری ئەکادیمیا ئیشەکەی تۆ هەستیارەتی بۆ دروستە بێ ناتوانانی بە حکمی ڕاها قسە بکەی بەڵام ئەوەی من ئەمێ قسە لەسەر بکەم دەستگا ڕاگەیاندنەکانی کوردی کە ئەگەر ینی بگەڕێنەوە بۆ دوای 92 کە کەناڵی تەلەڤیزیۆنی و رادیۆیی و ڕۆژنامەکان بە شێوازێکی کە شازەکان دروست بوون ئەیانویست نانەوی زۆر بەها و قیمەکانی کۆمەڵگەی کوردی بپارێزن و بەداخەوە مامەڵێکی خراپ کرا لەگەڵ واقعی کۆمەڵگەی کوردی کەناڵە تەلەڤیزیۆنەکان و رادیۆکان بە شێوەیەکی گشتی ئەیانویست ئەوە ئاوردەکەن کە لە دەرەوە هەیە و ئەیانویست وێنەیەکی کە لە کۆمەڵگەی کوردی بشارن بەڵام خۆشبەختانە یعنی زۆر گەشتبین نەبم بەڵام ناشمێ زۆر ڕەشبین بم دەستگا ڕاگەیاندنە کوردیەکان وردە هەستیان بەوە کرد کە کۆمەڵگەی کوردی قیم و بەهای تایبەت بەخۆی هەیە پارێزگاری لە مزگەوتەکە پارێزگاری لە ڕۆشت و لە بەهاکانەکە خێزان وحدەیەکی و یەکەیەکی زۆر مهمە لە کۆمەلگا ئەبێ بپارێزرێ ڕێزگرتن لە باوکودایەک ئەمانە هەمووی بەهای جۆرا و جۆرن بەزەی هاتنەوە هاوکاریکردنی یەکتری ئەمانە هەمووی بەهای جۆرا و جۆرن کە لە کۆمەلگا هەیە دەستگا ڕاگەیاندنە کوردیەکان سەرەتا مامەڵێکی خراپیان کردەوە بەتایبەتی لە شەڕی ناوخۆشە بەدڵنیاییەوە بە هاوقیم و ڕەوشت و ئەخلاقیات نەما نە ئێتیکمان نە مۆزوعەتمان نە بابەتی بوونمان نەبەر پرسیارەتیمە هیچی نەما بەڵام دوای ئەوە وردە دەستگا میدیایەکان وردە بەتایبەتی دوای پەیدابوونی کەناڵە میدیای ئیسلامیەکان ئەو کەناڵە میدیای ئیسلامیانە کاریگەریکی گەورەیان هەبوو لەسەر ئەوەی جارێکی کە قیم و بەها بگەڕێنەوە بۆ کۆمەڵگەی کوردی و جارێکی کە بڵێن ئێمە کۆمەڵگەیەکی موسڵمانین پارێزگاری لە هەندێک بەها و قیمەکەین ئەمە لێرە ئەوەش بڵێم کە مەرج نییە هەموو بەها و قیمێک ڕەبت بێ بە ئاینەوە چونکە هەندێک کەسی شەیە ڕەنگە ئاینداریش نەبێ بەڵام بەها و قیمی هەیە ئەخلاقیاتی هەیە ڕەوشتی هەیە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم قوڕیشەکان و ئەهلی مەکە هەندێک بەها و قیمان هەبوو لە داڵتەدان لە ئەمانەت پارێزی لە هەندێک حتا یعنی فەرمودەکە زۆر جوانە جئت لأتمم مكارم الأخلاق لە من هاتووم ڕەوشتەکان تەواوکاری بۆ بکەم واتە هەموو کۆمەڵگەکان لەسەر لە مجتەمەعی یابانیە هەندێک بەها و قیم هەیە لە ئەمانەت پارێزی لە ڕازگۆیی لە هەندێک بەهای زۆر جوان ئاین دێت ئەمانە تۆخەکاتەوە لە مرۆڤ مرۆڤ تەنها عیبادەت و شەعائیر و خواپەرستی نیە لەگەڵیشە خواپەرستیەکەی بێتە عمل بێتە کردەوە دەستگای ڕاگەیاندن بێ ئیش لەسەر ئەمە بکات لە کۆمەڵگەی کوردی و گەڕەمە پرسیارەکەی جەنابەت ئایا دەستگا میدیایەکان چەندێکی ئیشە لەسەر ئەم بابەتە کردەوە جیاوازیە لە نێوان دەستگای ڕاگەیاندن تا دەستگای ڕاگەیاندنێکی تر بەڵام بە شێوەیەکی گشتی کاتێک کە مناسبەکان دروستە بێگەر لە حەزە بکەن جەنابتان لە کاتی مانگی ڕەمەزانە دەستگا ڕاگەیاندنەکان هەمویان بەرگێکی ئاینی ئەپۆشن بۆ چونکە ئەوێ ئەو بەها و قیمەی کە کۆمەڵگەی کوردی قەناعەتی پێیەتی و ئەی پارێزێ ئەویش لەگەڵ یا ئیش لەسەر ئەوەکە واتە بۆ ئەوەی بینەرەکەی نەتۆرێنێ و بینەرەکەی دوور نەکەوێت دەستگا ڕاگەیاندنەکەەوە ڤیۆکەی بمێنێ و لایکەکەی بمێنێ ڕەنگە ئامانجەکەی هەر ئەوە بێ دێت ئەم بەها و قیمانە ئەپارێزێ بە شێوەیەکی گشتی دەستگای ڕاگەیاندن ئەگەر ئەمەنەکە خۆی زەرەکە واتە دەستگا ڕاگەیاندنەکە ئەگەر نامە بوو بە کۆمەڵگەیەکی دیاریکرا و واتە ئەو ناوەڕۆکە میدیایانەی نەقل کرد بۆ کۆمەڵگەیەکی دیاریکرا کۆمەڵگەی کوردی بێ کۆمەڵگەی عەرەبی بێ فارسی بێ هەر کۆمەڵگەیەکی کە بێ خۆی وردە خەڵک لێی دوورەکەوێتەوە و ئەو جەماوەرەتی نامێنێ هەر بۆیە دەستگا ڕاگەیاندنەکان هەندێکی قەناعەتیان بە قیم و بەهاکان هەیە هەندێکیش ڕەنگە قەناعەت نەبێ ڕەنگە هەر خۆی ناچار بێ بۆ شێوازە مامەڵە بکە
کە بۆ ئەوەی یعنی بینەری بمێنێ و خەڵک بیسەری بمێنێ و خوێنەری بمێنێەوە خەڵک متابعی دەستگا ڕاگەیاندنەکە بکات بە شێوە لە شێوەکە. کاکتۆر هەندێک جار بینیمانە هەندێک میدیا گەشتونەتە نزمترین ئاس لە لێدان لە بەها کۆمەڵایەتی و ڕەوشتیەکان. جا پرسیارەکە ئەوەیە لە سەردەمی نوێدا تۆ ئەگەر کار بکەی لە ناو میدیادا ئەتوانی هەم بەکار بە شێوازێکی مۆدێرنانە هەوڵی کۆکنەوەی لایک ڤیو بی لە هەمان کاتیشدا بتوانین ڕەوشتە باڵاکان بپارێزی و کولتور و ڕسەنایەتی خۆت پارێزی یان ئەمە کارێکی تۆزە مەحاڵە لەم سەردەمەیە؟ مەحاڵ نییە بەڵام ئاسانیش نییە. واتە یعنی هەندێک جار دەستگا ڕاگەیاندن ئەگەیان لە خۆیان نامێن لە پێناو منافەسا لە پێناو ڤیۆە لە پێناو بینەرە لە پێناو سەبقی سەحەفیە لە پێناو ئەوەی وروژاندن ئاخر دەستگای ڕاگەیاندن هەندێک جار ڕەنگە ئەگەی لە خۆی نەبێ بەم وروژاندنە ئەوێت زۆرترین بینەر لە خۆی کۆکاتەوە. بەڵام ئەوانە هەمووی بینەری کاتین و ڤیۆ کاتین. بابەتێکەیە کە من جارێکم وتارێکم لەسەر نووسی ئەویش مەوزوعی سمعەیە. دەستگای ڕاگەیاندن ئایا چی ئەکات؟ ئایا ئەوێت لەم لەحزەیە بینەرێکی زۆر بەخۆی پیاکە یا ئەوێت سمعە و ناوبانگی خۆی بپارێزێ و متمانین لای بینەر بمێنە دەستخۆش. طبعا هەندێک دەستگای ڕاگەیاندن ئەوەی دۆمان اختیارەکەن واتە ئەیانەوێت بە مروری زەمن ئەم سمعەیە بمێنێ. من ئەگەر بیش بێنم بە مارکێتێک ئەم مارکێتە ڕەنگە کاڵای کەم کوالیتی بهێنێت و هەرزانی بکە بەڵام ڕەنگە لەو کاتا فرۆشیارێکی زۆری هەبێ قڕەباڵقێک لە دەوروبەری مارکێتەکە دروست ببێ بەڵام دوای ئەم مارکێتە بە مروری زەمن خەڵک بیرەکاتەوە کە هەر شتێنێت و لە ماڵ سێکا کەڵکی نییە. ڕاستە هەرزانە بەڵام ڕەنگە بلوری تەندروستی و خراپێ بۆ خێزانەکەی بۆ مناڵەکانی لەبەرە وردە خەڵک ئەچێ بۆ ئەو دەست مارکێتانەی کە مارکێتن فعلا شتەکان ڕەنگە تۆزێک نرخەکەی گرانتر بێ و ڕەنگە کەم دەستکەوێ بەڵام ڕووی کوالیتیەوە ئاستێکی باڵایانێ. ئیشی میدیایش بەم شێوازەیە واتە تۆ بۆی سمعەکەی خۆت بپارێزی ڕاستە ماوەیەک ڕەنگە تۆ ئەو ڤیو بینەر و بیسەرەت کەم ببێتەوە بەڵام بە مروری زەمن خەڵک وێنایەک و ناسنامەیەک بۆ دەستگا ڕاگەیاندن بەخشن واتە ئەڵێ دەستگای ڕاگەیاندنی فڵان ئێمە ئامادەین مناڵەکانمان خێزانەکانمان بە ئاسوودەی سێری ئەم کەناڵە تەلەڤیزیۆنێ بکەن بینەری بیسەری ئەم ڕادیۆیە بن ئەم ڕۆژنامەیە بخوێنەوە بۆ چونکە بەهاو قیەم و مۆراڵی مجتەمەعی پاراستووە و ئیشی لەسەر ئەوە کردووە کە سمعەی خۆی بپارێزێ ناوبانگی بمێنێ و بە مروری زەمن ئەو ئاەتەی کە ئەڵێ فأما الزبد فيذهب جفاء وما ما ينفع الناس فيمكث في الأرض يعني کە دەریایە خۆی ئەڕوات نامێنێت لەبەرەوە زۆر گرنگە دەستگا ڕاگەیاندن هاوسەنگی بکەن لە نێوان ئەوەی کە بەڕێزت هەم بینەریشی لە دەستنەیە هەم ڤیوی هەبێ خۆیت یانی دەستگای ڕاگەیاندن نابێ ئەو مافەی لێ بسەنیتەوە کە حەزی لە ڤیو بێ حەزی لە لایک بێ لە کۆمنت بێ ناو خەڵکیشەوە بەڕاستی دایک و کۆمنتت زیاتر بێ ڤیو زیاتر بێ خەڵک زیاتر ئەدبینێەوە تا پەیامەکەت باشتر ئەگا بەڵام نابێ لە پێناو گەشتن بەم ئامانجە هەموو ئامرازێکی شیا و نەشیا و بگریتە بەر. زۆر باشە کاکە تۆ تا چونێک هۆشیاری هاوڵاتانش لێرەدا گرنگە چکە زۆر جار دەبینین کە دەستگایەکی میدیایی هەیە کە بە شێوازێکی زۆر ڕوون بەها باڵاکان بکو بڵێ لە ناو ئەبات یاخود تێکی ئەیات بەڵام سێر دەکەین کە کۆمەڵی خەڵک هێشتا هەر لایکیان دەکات و فۆڵۆیان ئەکات و بینەریانە. وەیە پرسیارێکی وردە ئێمە ئیشی ڕاگەیاندن دوو سەرەیە واتە دەستگا ڕاگەیاندنەکە پەیام بڵاوەکاتەوە وەرگریشی هەیە کە ئەبێ هۆشیاری هەبێ هۆشیاری ئەم وەرگرە کاریگەری لەسەر دەستگا ڕاگەیاندنەکە دروستەکە ئەمە بەچی بە ئاسانی دروست نابێ. ئێمە لە ناو کای ڕاگەیاندنە مستەڵح و دەستەواژەیەکمانە پێوترێ پەروەردەی میدیایی و دەستەواژەیەک هێشمانە پێوترێ میدیای پەروەردەی میدیایی تا میدیای پەروەردەی بەشێکە لە پەروەردەی میدیایی دەستەواژەیەکی عالەمیە جیهانیە واتە ئێمە چۆن پەروەردەی ژینگە پارێزیمانەیە پەروەردەی یاساییمانەیە خەڵکە بێ هۆشیاری یاسایی بۆ دروست بێ و هۆشیارێکی دروست بێ چۆن ئۆتۆمبیلەکەی لێ خوڕێ چۆن کاتێک گەشت و سێرانێکەکە ژینگە بپارێزێ چۆن ماوەڵ لەگەڵ بابەتە یاساییەکانی دەوروبەری خۆیانکە ئەمانە هەمووی هۆشیارین وردە بە مروری زەمان بۆ کەسەکە دروستە بێ. لەگەڵیش ئێمە بە دەستاواژەیەکمانە پێوترێ پەروەردەی میدیایە تەربیە ئیعلامیە کە ئەم تەربیە ئیعلامیە ئەبێ حکوومەت ئیشی لەسەر بکات دەسەڵات ئیشی لەسەر بکات واتە ئەبێ لە خوێندنگەوە ئەم کەسە ڕابێنێ لەسەر مامەڵە لەگەڵ میدیا اینجا ئەمە ئەگەر بۆ 50 ساڵ لەمەوە پێش باس کرابێ ئێستا ئەبێ زیاتر تۆقیکەینەوە بۆ چونکە سەردەمی سوشیال میدیا و دۆڕی کۆمەڵایەتی و میدیای نوێیە و سەردەمی زیرەکی دەستکردە هەموو کەس مۆبایلەکەی بەکارێنێ هەموو کەس ئایپادی دەبەردەستایە هەموو کەس ماوەڵ لەگەڵ تەکنۆلۆژیا ئەکا هەمومان بوونتە میدیاکە ڕۆژنامە و زەمان شەیرەکەین کۆمنتە نووسین لایکەکەین ڤیو بابەتەکانەکەین لەبەرە تۆ لە ژینگەیەکی میدیایی ئاژی ئەم ژینگە میدیایە ئەخوازێت کە تۆ سەقافە و ڕۆشنبیریکی میدیایی دەبێت ئەم سەقافە و ڕۆشنبیری میدیایە
هەندێکی ڕەنگە خۆت بۆ دروست بێ و هەندێکی ڕەنگە بێ دروست کرێتیاتە خوێندنگە و ناوەندە زانکۆیەکان و ناوەندە زانستیەکان و ئەوەی کە مناڵتەیە پەروەردە بێ ژنگەیەکی لەبارن بۆ ئەوی تۆ ڕادبێنێتە سەر ئەمە کە تۆ چۆن پەروەردەیەکی بیدایت بۆ دروست بێت چۆن مامەڵ لەگەڵ ئەم تۆڕی کۆمەڵایەتی بکەیت چۆن لەگەڵ ئایپادا بکەیت چۆن تەکنۆلۆژیا بەکاربێنی بۆ ئەوەی بە شێوازێکی ئاراستێکی دروست ئەم بابەتە بەکاربێنی و میدیا فعلا بتوانێت پارێزگاری لە بەهاکان بکە کە لێەوە ڕەنگە دروست کاکتۆر باست لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کرد تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێستا چ کاریگەریەک لەسەر ئەو پەیامانە دروستەکە کە دەستگا میدیا فەرمیەکان ئەیانەوە بیگەێنن ئەتوانین بڵین ئەمە هۆکارێکە بووی کە ئێستا ڕۆڵی میدیا فەرمیەکان ئەوانەی کە ئەیانەوێ بەڕاستی کار لەسەر ڕۆشت و بەها باڵاکان بکەن لاواز بکات ئەگەرم پرسیارەتەوە نەقڵکەین بۆ بازار ئێستا و خەڵک لە بازارا بدوێنین بڵێن ئایا تۆڕە کۆمەڵایەتیەکان چ کاریگەریەکی هەیە لەسەر خەڵکی تەسەورەکەن جوابەکە چۆن بێ زۆرینەی خەڵگەڵن چی ئەڵەن خراپ خۆی ناحەقیان نیە خەڵک لاقینەکە بەو شێوازە وەڵام باتەوە چونکە ئەوەی لە مێسشکە تەتسی دەبێ عادەتەن شتە خراپەکانە شتە باشەکان کە ئێمە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە فێری پیشەیەکە بین فێری زمانێکە بین بانخوازی خۆی ناسێنێ چاکسەزێکی کۆمەڵایەتی بابەتەکانی خۆی بڵاو کاتەوە ئێمە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی و ئاگامان لە هەواڵەکانی دەوروبەرە بێ ئێمە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتیەوە جۆرێک لە علاقات و پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز لەگەڵ یەکتریا دروستەکەین تۆڕی کۆمەڵایەتی و ئەم بەرنامەی ئێوە جارێکە بڵاو بێتەوە تۆڕی کۆمەڵایەتیەوە خەڵک بزنسەکە کاسپیەکە ئیشە دۆزێتەوە خەڵک ئەمانەی لەبیر نییە ئەم شتانی کە من باسن ڕێزم کرد چی لەبیرە ئەوەی کە جەنابەت ئیشار دەبێت کاتێک کە دەستگای ڕاگەیاندنەکە یاخود تۆڕە کۆمەڵایەتیەکە دێت شتێکی نەشیا و بڵاوکاتەوە بابەتێک کە شیرازەی کۆمەڵگە تێکەیە شتێک بڵاوکاتەوە کە لەگەڵ قیەم و بەهای ئێمە ناگونجێ باسی بۆ نمونە تۆڕی کۆمەڵایەتی کاتێک کە وای لێ دێت کەسەکە ئەچێتە بەردەم کەسێک و پێ ئەڵێ زەحمە نەبێ ساعاتی لەوم پێش کوڕەکەت کەوتنەوە ئەوە هەستت چییە ئەوەی لێ خەڵک بێزارە بێت لە تۆڕی کۆمەڵایەتی کە چۆن ئەبێ بۆ شێوازم ئەوە لەگەڵ بابەتا بکرێت لەبەر ئەوە یعنی ئەگەر بە سوورە عامەکە بە شێوە گشتێکە ئەو وێنایی کە لەمێشکی ئێمە دروست بە وێنەیەکی خراپە بەڵام ئەمە یعنی خۆی لە ئەسڵا تۆڕی کۆمەڵایەتی وەسیلەیەکی باشە ئەمڕازێکە ینی چاقۆیەکە بەرزێکێکەوە کرێسیەوەکی پێقاشکەوە کرێ خۆنەخوازە تاوانێکیش پێ بکە لەبەرەوە ئێمە ئەوێ خۆمان ئیش لەسەر ئەو بکەین ئەم وەسیلەیە نەتۆرێنین و بە ئەمڕازێکی خراپ وێنایی نەکەین برنەوە ئێمەی نەخراپ ماوەڵ لەگەڵ تۆڕی کۆمەڵایەتی کاتە هەر دەستگا میدیاکانیش گرنگە کە ڕۆڵیان هەبێت لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ناو بەڵێ ینی خۆی ئێستا هەمووی تێکەڵ بووە ئەم ماڵتی میدیایە هەریکە جیاکاری نەمێنێ لە نێوان حتا ڕۆژنامەی کاغەزی حتا رادیۆ زیرایسا خەڵک جاجارت ئێمە کە سواری ئۆتۆمۆبیل دەبین ڕەنگە ئەم بەرنامەی جامیشتان ڕاستەوخۆ نەقڵ کردیانی لە رادیۆکاڵێ بۆ ئەوانە بینەری ئەم بەرنامەن رادیۆ بینەری نییە بەس بۆ یعنی بیسەری هەیە بەڵام ئەمە لایڤی هەیە ڕاستەوخۆبوونی هەیە بێ و کەسە کە بەرنامەکە پەخشەکە ئەگەیل هەتا رادیۆکەش ئایستاوە هەیە رادیۆیە بەڵام سەرکی کامێرێکی داناوە و لایڤەکات یعنیەوە لەبەرەوە ئیندیماجێک و تێکەڵبوونێک و ماڵتیمیدیایەک دروست بووە کە جیاکاری نێنە زەحمەتە لەبەرەوە ئەوەی کە کەناڵە میدیایەکە بڵاوی کاتەوە ڕاستەخۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکەشە پەخشە بێ جارێکی کە ئەوەی تۆڕە کۆمەڵایەتیەکە پەخشەکە لە دەستگا ڕاگەیاندنەکەەوە هێناوێتی لەبەرەوە یعنی ئێمە پێویستمان بەوە هەیە کە یعنی هۆشیارێکی باش دروستکەین لێرە ئەمە یعنی خاڵک باس بکەم ئەویش ڕۆڵی مامۆستایانی ئاینیە لە بابەتی تێکەڵکردنی میدیا بە بەها کۆمەڵایەتەکان خۆتان نەزانن یعنی یەکێک لەو شەریحانەی کە زۆر باسی بەها قیەمەکانەکەن مامۆستایانی ئاین لە مزگەوتەکانیانە لە ڕێگەی خوتبەی جومعەوە لە ڕێگەی وتاری ئاینی زۆر بە باشیەتوان ئەمە تۆخکەنەوە بەستنی بە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بە بەستنی بە دەستگا میدیایەکانەوە واتە مامۆستا ئاینەکە هۆشیارێکی میدیایی هەبێ کە خۆشبەختانە زۆر بەیان هەیەە تۆڕی کۆمەڵایەتی بەکاربهێنێ ئەگای لە گەشەکردنی تەکنۆلۆژیا هەبێ ئاگای لە زیرکی دەستکرد دەبێ بزانێت تەتەورات چیە بۆ ئەوی چونکە زۆرترین خەڵک لە بەردەستی ئەو مامۆستا ئاینن ئەمە ئەتوان ئەمە تۆخکەنەوە و بە هاوقیمەکان زیاتر بپارێزن کاکتۆر بەرپرسکیە لەوەی کە لە ئێستادا لە میدیاکاندا ڕوودەدات کە هەندێک میدیا بەبێ پەردە و بە شازێکی زۆر ڕوون و ئاشکرا لە کەسایەتیەک ئەیان لە ناوچەیەک ئەیان یاخود لە ئاینێک ئەدەن ئەم کێ بەرپرسە لەوەی کە لە ئێستادا ڕوئە لە هەرێمی کوردستاندا خۆی ئەو شەی ئێستادایە کە جەنابەت بەکارێنە هەر ئێستا نییە هەر لەوەتی دەستگا ڕاگەاندنی دروست بوو ئەم حاڵەتە هەبووە یعنی بەسەردەمی ڕۆژنامەش ئەمە هەبووە خەڵک ئێستا هەندێک جار وا تەسەورەکە بەهۆی گەشەکردنی تەکنۆلۆژیای میدیاییەوە ئەم لێدان لە کەسایەتی و دوورکەوتنەوە لە بەهاو لە قیەمەکانە بوو نەکە هەر سەردەمی ڕۆژنامەکە لە سەردەمی رادیۆ ئەمە هەبووە سەردەمی تەلەڤیزیۆن هەبووە لەگەڵ بوونی دەستگای ڕاگەیاندنە دائما خەوش هەیە دائما لادان هەیە
بۆچی ئێمە لە دەستگای ڕاگەیاندنا هەمیشە جاخت لەسەر بەها و لە قیەم و لە ئەمڕاڵ و لە ئیتیک و لەمان ناکەین بۆ ئەڵێ نەبێت میدیاکار و ڕۆژنامەنووس خاوەنی ئیتیک و ئەخلاقیات بێ بۆی بتوانین بەرپرسیار نەماوەڵ لەگەڵ ئەم ئەحداث و ڕووداوانە بکە لەبەرەوە لە ئێستادا ئەگەڕێەوە بۆ پرسیارەکەی جەناب وشەی ئێستادا لە ئێستادا فعلا لەبەر ئەوەی بۆچی ئێستا زۆر یعنی واضحە ڕوونە هەستی پێەکەین و ئەبێتە پرسیاری بەرنامەکانی جەنابتان و ئەبێتە پرسیاری هەموو کەس لەبەر فراوانی و زۆری دەستگا ڕاگەیاندنەکان لەبەرەوەی دەستگا ڕاگەیاندنەکان زۆر بوون ژمارە بەکارهێنانی زیادی کرد آخر تۆ بێرە بەرچاوی خۆت 4 ملیار و 500 ملیۆن کەس تۆڕی کۆمەڵایەتی بەکارهێنن زیاتریش نزیکی 5 ملیار بووەتەوە یعنی آخر 5 ملیار ڕقەمە ژمارەیەکی زۆر خەیاڵیە هەر هەموو یعنی ئەگەر ملاحەزتان کرد بێت لە جامی جیهانیە خەڵک لە ناو ساحەکە دنیای پارەی یاوە بۆ ئەوەی بینەری یاریەک بێ مەشغوڵی مۆبایلەکەیەتی لە حساباکە گۆڵەکە بکرێت ینی ئەم ئاڵوودەبوون ئەم زیاد بەکارهێنەوە وای کردووە کە ڕەنگە ئاسەواری نێگەتیڤیشی زیاد بێ بڵنیایەوە کاتێکە شتێک زۆرە بێ لەگەڵیشە ئاسەواری خراپ لەگەڵ خۆیان ئەهێنێ لەبەرەوە لە کۆمەڵگەی کوردی ئێستا پێویستی بە هۆشیاریە و پێویستی بەرپرسیارەتیە و ئەمە بەکێ دروستەوێ ئەبێ حکوومەت لەم بابەتە ئیشی وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە مامۆسایانی ئاینی دەوریان هەیە هەتا خێزان کۆمەڵگە جەنابتان دەستگا ڕاگەیاندنەکان ئەبێ هەمومان ئیش لەسەر ئەوە بکەین ئەگەڕێەوە بۆ وشەی پەروەردەی میدیایی بۆ هۆشیاری میدیایی بۆ هۆشیاری مامەڵەکردن لەگەڵ ئەم ئەمرانەی کە بەدەست هەمومانەوە تازە ئەڵێ ئەگەر شەڕیش بێ شەڕ لابد دەمێن و ئەمە تازە ئەبێ مامەڵەی لەگەڵا بکەین ناخۆ ناکرێت دژایەتی ئەمە بکەین خۆ زۆر کەس دەبوون دژایەتی تەلەڤیزیۆنیان نەکرد دژایەتی ڕادیۆیان نەکرد بەس دوای مامەڵەیان لەگەڵا کرد ئەمەش سەرەتا هەندێک کەس بەکاریان ناهێنا و من زۆر کەس نازم دیاد هەر مۆبایلی نەبوو قەناعەتی پێ نەبوو بەڵام دوای سەرەکە ناکرێت ئیشەکە ناڕوا کۆرۆنا هات بەسەرە و ناچاری کرد ئەکاونتێ دابنێ فەیسبووکێکی هەبێت و واتسئەپی هەبێت ڤایبەری هەبێت کە ئەوانە هەمووی تر تۆ ئەوەتەکانت بۆ دێ ئەبێ خۆت فێری ئەوە بی چۆن مامەڵ لەگەڵ ماکەی و ئێستا یعنی تەکنیکەکە وای لێ هاتووە تقریبا هەنێک زەڵێن بە مۆبایلەوە کەسایەتی کەسەکە ناسرێتەوە جاڵێ گەنجێک چوو بوو داوای کچێکی کردبوو ئیتر باوکی کچەکەوتی ڕۆڵێکیان باسی خۆتم بۆ مەکە مۆبایلەکەتم بەرەو پاسۆرەکەشتم ئیتر زانم تۆ چ کوڕێکی ئیتر تقریبا لێرەوە کەسایەتی کەسەکە ناسی ئەم بچۆ هەج ماڵێک بەس یوتیوبەکەی بکەرەوە ئەزانی ئەمە ئایا متابعی چی ئەکا چونکە ڕیزبندەکەت بۆ ڕیزەکە مۆبایلەکەت تقریبا بۆت ڕیزەکە ئەو ئەلگەریتم شتەکە هەیە هەمووی بۆت ئینەکات تۆ حەزت لە چی بوو ئارەزوی چیەکەت ئەوەت بۆ ئەهێنێت لەبەرەوە هەنێک زەڵێن یعنی تیکتۆک زۆر خراپە تیکتۆک کاتێک خراپە کە تۆ متابعیشتی خراپ بکەی بەڵام کە تۆ متابعیشتی باش بکەی شتی باش بڵاو بکەیتەوە بڵنیایەوە ئەوانت بۆ دێکە لەگەڵ ئایدۆلۆژیا و لەگەڵ قیەم لەگەڵ باکەین تۆ کاکتۆر ئەرکو ڕۆڵی میدیاکاران لەم نێوەندەدا بۆ گەاندنی ئەو پامە ئیشەکە ئیشی ئەوانە ئیشی جەنابتان ئیشی میدیاکارانە کە ئەمە یعنی حسی بەرپرسیارەتی لە خۆیان بەردەوام تۆخکاتەوە میدیاکار ئەگەر کامێرەمانێکیش بێ ئەگەر لە ڕووی تەکنیکیەوە ئیش بکە ئەگەر لە حتا یعنی لە ناو شاشەشە دەرنەکەوێ هەر میدیاکارە واتە هەر ئەویش ئەتوانێت کاریگەری لەسەر ئەوەی لە ناو سوشال میدیا ئیشەکە چی بڵاوەکاتەوە چی شەیرەکە چی ئەنووسێ حتا ئەو پۆستێکە ئەنووسی خۆ هەمیشە بەرپرسی دەستگا ڕاگەیاندنەکە ئەگەی لەوە نێت تۆ چیەکەی یعنی جەنابتان لێرە جۆری لە حڕەتان پێدراوە ئەو پرسیارەیە کە ئەیکەی ئەبێ بە پرسیارەتیەوە بکەی واتە ئەبێ بیر لەو بکەیت و ئایا ئەمە کە من ئەیڵێم ئەم بابەتە کە ئەی وروژێنم ئەم قسەکە ئەیکەم شیرازی کۆمەڵگە تێک نایە سلم ماوەی ئەم چەند ساڵی دەستگا ڕاگەیاندنەکانی هەرێمی کوردستانە چەند میدیاکار هەبوون کە لە کاتی پەخشی بەرنامە لە کاتی وڵاتکردنەوەی وتارێکە لە کاتی پێشکردنی بەرنامەکە لە رادیۆکانە هەتا شتی خراپیان و تۆ شتی خراپیان دەم دەرچەوە خوانەخواسە شیرازی کۆمەڵگەیان تێگاوە لەبەرەوە میدیاکار ئەبێ بزانێت ئیشێکی زۆر هەستیارەکە من هەمیشە ئەڵێم چۆن پزیشکەکان کاتێ تەخەڕۆجەکەن سوێنی یاساییان پێخورێ بریا میدیاکارانیش سوێنێکی یاسایی میدیاییان پێ بخورایە بیان تا ئێمە دەست ئەنێن بەم قورئانە کە جارێکی کە بە هیچ شێوەیە لا نادەین لە پرەنسیب و لە ئەخلاقیات و لە باکانی کۆمەڵگا و بە شێوازێکی باش ماوەڵ لەگەڵ ئەحداث ڕووداوەکان تەبەنەبە کارێکی ئاسان نییە چونکە دەستگا ڕاگەیاندنەکان منافەس میدیاکارە منافەسە لە بینی خۆیان هەیە ئەم منافەسەی هەندێک جار ئەم جۆرە هەستیارەتیە لە کەسەکە یعنی دوورە خاتەوە و کاڵە بێتەوە تایە ئەبێ وردە وردە بێتەوە بخۆیان بە منافسێکی ناشەری دەستخۆش و یەکشتی کە هەیە لێرە بەداخەوە شڵە ئێوەوانین هەندێک لە میدیاکارانی ئێمە و ئەزانێ ئیشی میدیا تەنها ئەوەیە کە لە ناو ستۆدیۆکایەکە یاخود لە ڕادیۆکایەکە یاخود نازانێ پێویستی بە خەلفیەت و باگراوندێکی سەقافی باشێ میدیاکە بکوژی میدیاکار نەخوێندنەوەیە میدیاکار کە نەی خوێندەوە
كەوەی زانی تەنها نجومیت ئەوەیە لەسەر شاشە دەرکەوت یاخود لە رادیۆ بەرنامەی پێشکەشکە یاخود کامێرەکەی بەسەر شان حتا کامێرەمانەکەش پێویستی بە خوێندنەوەیە هەموو ئەبێ اینجا ئێستا خوێندنەوە زۆر ئاسان بووە هەر ئاوا سێر چێ بکات دنیاک معلومات و زانیاریت بۆ دێن شوێ کەسی میدیاکە کەسێکی مۆسوعی بێ کە ئاگای لە هەموو ئەو بابەتانە بێ کە قسەیان لەسەرەکەوە ئەوروژێن دەست خۆش سپاس بۆ دکتۆر یحیی عومەر ڕەشاوی مامۆستای زانکۆکە لەم تۆرە لەگەڵمانەوە سپاس بۆ دەست خۆش. کاکتۆر سپاس بۆ. دووبارە بەخێر بێت.